ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئەو هاوپەیمانەی کە لە نێوان هەردوو حزبدا کراوە هاوپەیمانەکە ڕاستە بۆ هەڵبژاردنەکانی عێراقا، بەڵام ئێمە ئەو هاوپەیمانە ئەمانەوە ڕەنگ باتەوە لەسەر هەموو پرسەکان لە هەرێمی کوردستانیشە و پرسی یاسایی یەکێک لەو پرسە گرنگانەی کە ئێمە پێویستە کاری جدی لەسەر بکەین و کۆمەڵە شتی گرنگ هەیە کە ڕەبتی بە قانونەکانەوە ئێمە کاری لەسەر بکەین بۆی وەکو کاری هاوبەش و درێژەدان بۆ هاوپەیمانیە بۆی ئێمە هاوپەیمانەکەمان تەنها بۆ هەڵبژاردنەکان نییە بەڵکو بۆ داهاتووی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانیشە. کۆمەڵە پرسی قانونی هەیە لە نێوانە دەستورە مۆزوعی لامەرکەزیە، کۆمەڵە پرسی پەیوەندیدا دەسەڵاتی دادوەری خۆتان نەزان لەم قۆناغەیە چەندین خروقاتی یاسایی کرا بەداخەوە کە خودی بەشێک ناڵم هەمووی بەشێک لە دەسەڵاتی دادوەری بە تایبەتی محکەمەی تەمیز کۆمەڵە بڕیاری زۆر پێچەوانەی یاسا و مافەکانی مرۆڤیاندا بۆی ئێمە ئەمانەوە بۆ ئەوەی درێژە پێدەری پارێزەری مافەکانی مرۆڤ بین و درێژە پێدەری ئیستیقراری سیاسی و قانونی بین لە هەرێمی کوردستانە. ئێمە وەکو هەردوو ناوەندی کارباری یاسایی و ژووری یاسایی بزوتنەوەی گۆڕان ئەم کارە هاوبەشاکەین بۆ ئەوەی کە هەندێک ئیتفاقیات ئەکەین لەسەر ئەوەی کۆمەڵی پرسی یاسایی هەیە بە پێکەوە ئەنجامی بینی و کاری لەسەرکەین بۆ سەرخستنی هەموو پرۆسەکان لە هەرێمی کوردستاندا.